مەلایکی خوا دوعای خێر بۆ کێ دەکەن؟ شەوان ئێمە دەخەوین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا هەر کەسێک شەو خەوت بە دەستنوێژەوە، ئەمانە ضرورە، ئێمە پێویستمان بە دوعای خێرە، وەرە دوعاکەش مەلایکە بۆت بکات، سەلامی خوایان لەسەر بێ. هەر کاتێک کە ئێمە دەچینە سەر جێگای نووستن، جێگای خەوتن، دەستنوێژ بگرین، بە دەستنوێژەوە بخەوین. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک چووە سەر جێگای نووستن و خەوتنەکەی، لەسەر جێگای خەوتنی بە دەستنوێژەوە خەوت، ئەوە مەلائیکەیەک سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ لای ئەو ئینسانە دەبێت، لە تەنیشتی ئەو مرۆڤە دەبێ، لەسەر جێگای ئەو مرۆڤەیە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کاتێک کە ئەو ئینسانە دەخەوێ و جاری وایە خەبەری دەبێتەوە ئەم دی و ئەو دی و دەکات، بەردەوام ئەو مەلائیکە دەڵێ اللهم اغفر لعبدك فلانا فإنه بات طاهرا. خوایان لە فڵان عەبد خۆش بە چونکە بە دەستنوێژەوە خەوتووە. جا هەر کاتێ دەستنوێژت گرت خەوتی، حتا بەیانی مەلایکەی دوعای خێرت بۆ کات، بە تایبەت خوای گەورە ئەو مەلایکە دەنێرێ بۆ لای تۆ، ئەگە دەستنوێژ بگری لەگەڵ تۆدا دەبێ، دەستنوێژ نەگری دەڕوا بۆ لای کەسێکی تر. جا پێت خۆشە خوای گەورە لە سەروی عەرشەوە فەرمان بکات فڵان مەلایکە بڕوا بۆ سەر جێگای فڵان کەس لەگەڵ یابێ هەتا بەیانی دوعای خێری بۆ بکات، چونکە بە دەستنوێژەوە خەوتووە. وەڵای دەستنوێژ گرتن نە پارەی دەوێ، نە ماندووبوونی دەوێ، تەنها ئیمانی دەوێ. ئینسان ئەوەندە ئیمانی ضعیف بێ نەتوانێت دەستنوێژێ بگرێ، عالەم خێرە خۆی بێبەشکە، توخوا چی خێرێک لە مرۆڤەدا هەیە؟ بۆیە ئەگەر پێت خۆشە مەلایکە بڵێ خوایە لە فڵان کەس خۆش بە، بێگومان دوعای مەلایکەش قبوڵە. بۆیە ئینشاءڵڵا بەبێ دەستنوێژ مەخەون شەوان، مەلایکە دوعای خێرت بۆکە کە خوای گەورە لێت خۆش بێت، دڵنیاش بە خوای گەورە لێت خۆشە بێت، چونکە دوعایان قبوڵە و ڕەتکردنەوەی نییە.